بینەرانی خۆشەویستی بەشی کوردی دەنگی ئەمریکا ڕۆژی دووەمی سەردانەکەی سەرۆک ترامپ بۆ وڵاتی چین بە کۆبوونەوە فەرمیە دووقۆڵیەکانی پێشنیوەڕۆ سەردانەکەی هەردوو سەرۆک بۆ پەرستگەی بەهشت و دواتر ئێوارە خوانی شەرەف بۆ سەردانەکەی سەرۆک ترامپ کۆتایی پێهات. لە ئێوارەخوانەکەدا هەردوو سەرۆک وتارێکی کورتیان پێشکەش کرد وشی لە بەشێک لە وتارەکەیدا وتی هەردوو لا باوەڕمان بەوەیە پەیوەندیەکانی نێوان هەردوو وڵات گرنگترین پەیوەندیە لە جیهاندا و دەبێت هەموو هەوڵێک بدەین بۆ پاراستنی و نەهێڵین ئەم پەیوەندیە تێک بچێت. لە لای خۆیەوە سەرۆک ترامپیش سپاسیشی کردو لە وتارێکدا وتی زۆر سپاس ئەمە شانازیەکی گەورەیە و ڕۆژێکی بێوێ نەبوو. ترامپ هەروەها وتی ئەمڕۆ وتووێژێکی ئەرێنی و کارامەمان هەبووە لەگەڵ لایەنی چینیدا. ئەمە لە کاتێکدایە کەمتر لە کاتژمێرێک لە دوای کۆبوونەوەکەی سەر لە بەیانی هەردوو لایەن لە بڵاوکراوەیەکدا ئەو بابەتانەی لە کۆبوونەوەکەدا باسییان لەسەر کردبوو ڕاگەیاند. خۆێندنەوەی کۆبوونەوەکەی سەرۆک ترامپ و سەرۆکی چین شی جینگپین لایەنی ئەمریکیەوە بەم شێوازە بووە. سەرۆک ترامپ لەگەڵ سەرۆکی چین کۆبوونەوەیەکی باشی هەبوو، هەردوو لە تاوتوێ چۆنیەتی پەرەپێدانی هاوکاری ئابووری نێوان هەردوو وڵاتیان کرد، لەوانە فراوانکردنی بازاری کۆمپانیەکانی ئەمریکا بۆ چین و زیادکردنی وەبەرهێنانی چین لە پیشەسازی ئەمریکادا. سەرکردەکانی زۆرێک لە گەورەترین کۆمپانیەکانی ئەمریکا بەشداری بەشێک لە کۆبوونەوەکەیان کرد. سەرۆکەکان هەروە جەختیان لەسەر پێویستی پەرستسەندن کرد لە کۆتایی هێنان بە لێشاوی مادە هۆشبەرەکان بۆ ئەمریکا و هەروەها زیادکردنی کڕینی چین بۆ بەرهەمە کشتوکاڵیەکانی ئەمریکا. هەردوو لە هاوڕابوون لەسەر ئەوەی گەروی هۆرموز دەبێت بەکراوەی بمێنێتەوە بۆ پاڵپشتیکردنی ڕێڕێوی ئازادی وزە. سەرۆکشی بەڕوونی ئاماژەی بەدژایەتی چین کرد لە ملیتاریزەکردنی گەروی هۆرموز و ئەوەی کە باج دابنرێت لەسەر بەکارهێنانی گەروەکە. ئەو هەروەها ئارەزووی وڵاتەکەی نیشاندا بۆ کڕینی نەوتی ئەمریکا و کەمکردنەوەی وابەستەی وڵاتەکەی بۆ گەروی هۆرموز. هەردوو وڵات جەختیان لەوە کردەوە کە ئێران هەرگیز ناتوانێت ببێت بە خاوەن چەکی ناوەکی. لە لایەکی دیکەوە لایەنی چینی لە بڵاوکراوەیەکدا ڕایگەیاند و بابەتەکانی خۆیان کە چەندین بابەتی جیاوازی تێدا بووە ئاماژەیان پێکردووە. لەوانە ئەتوانم باس بکەم کە کەمترین بابەتیان لەسەر بابەتی ئێران باس کردووە، تەنیا لە چەند خاڵێکی کورد ئاماژەیان بەوە کردووە کە هەردوو سەرۆکەکە باسییان لەسەر بارودۆخی ڕۆژهەڵاتی ناوین، جەنگی ئۆکراین و رووسیا، هەروەها هەردوو وڵاتی بارودۆخی هەردوو وڵاتی کۆریا کردووە، کۆریای باشوور و کۆریای باکوور. ئەوەی کە جێگای سەرنجە ئەوەیە کە لە ڕاگەندراوەکەی لایەنی چینیدا زۆرترین تەرکیز خراوەتە سەر دوورگەی تایوان و گەروی تایوان و چین ئەمەی بە بابەتێکی زۆر گرنگ داناوە ئاماژەی بەوە کردووە کە ئاسایشی دوورگەی تایوان و گەروی تایوان دەبێتە هۆی ئاسایشی جیهان و ناوچەکە. فەرهادی فەلاحی، دەنگی ئەمریکا، شاری بێژینگ لە وڵاتی چین.